ئەوان بێتوانایی من ئەبینن، من توانای خۆم ئەبینم. ئەوان بە پەکەوتە ناوم ئەبن، من خۆم ناو ئەبم کە ئەتوانم هەنێ ڕووداو لە ژیانت ڕوو ئەدەن، ئەو ڕووداوانە ئەتشکێنن، ئەتشکێنن، بەڵام بە باشترین شێوەی خۆت ئەتگۆڕن. هەروەها هەماشت لەگەڵ مندا ڕوویدا. تەمەنم 18 ساڵ بوو کە هاوسەرگیریم کرد. باوکم ئەیویست هاوسەرگیری بکەم و تەنها پێم وت ئەگەر ئەمە دڵخۆشت ئەکات ئەڵێم بەڵێ. بە دڵنیاییەوە بە هیچ جۆرێک هاوسەرگیریکی بەختەوەرکەر نەبوو. 2 ساڵ بوو هاوسەرگیریم کردبوو، تووشی ڕووداوی هاتوچۆ بووم. هەرچۆنێ بێ هاوسەرەکەم خەوی لێکەوت و ئۆتۆمبیلەکە کەوتە شیوێکەوە. ئەو خۆی هەڵدایە دەرەوە، خۆی ڕزگار کرد. من دڵخۆشم بۆی، بەڵام من لەناو ئۆتۆمبیلەکە مامەوە. تووشی چەمبەرکەوتێکی زۆر بووم. لیستەکە تۆزێ درێژە، بەڵام مەترسن. ئێسکی دەستم شکا، ئێسکی شان و ئێسکی سەرووی پەراستوەکانم شکان. قەفەسی سنگم بە تەواوی شکا. لەبەر ئەوەشی قەفەسی سنگم ئازاری پێگەشتە بوو، سیەکانم و جگەریشم زۆر بە خراپی ئازاریان هەبوو. نەم ئەتوانی هەناسە بدەم. کۆنتڕۆڵی ڕێڕەوی میزڵدان بەدەستدا بوو. لەبەر ئەوە ئەبوو دایبی ببەستم بۆ هەر شوێنێ بچم. 3 ئێسکی بڕبڕی پشتم بە تەواوی شکان. ئیفلیس بووم بۆ تەواوی ژیانم. لە کۆتاییشدا کەوتمە نەخۆشخانە. 2 مانگونی و مامەوە. چەندین نەشتەرگەریم بۆ ئەنجام درا. ڕۆژێکیان پزیشکەکە هاتە لام و وتی گوێم لێ بووە ویستوتە ببی بە هونەرمەند، بەڵام لە کۆتاییدا بووی بە ئافرەتی ماڵ. هەواڵێکی خراپم بۆت هەیە، ناتوانی جارێکی تر وێنە بکێشی لەبەر ئەوەی ئێسکی دەست و قۆڵت زۆر شێواون. ناتوانی دووبارە پێنووس بەدەستەوە بگری. ڕۆژی دواتر پزیشک هات بۆ لام و وتی بەرکەوتەکەی بڕبڕی پشتت زۆر خراپە، ناتوانی چیتر بڕۆی چونکە ئازاری پێگەشتووە. بۆ هۆی جێگیرکەرەکەی پشتت ناتوانی دووبارە مناڵت ببێ. ئەو ڕۆژە ڕووخاندمی. لە دایکم پرسی بۆچی من؟ لێرەوە پرسیارم لەبارەی مانەوەم لە ژیان کرد. بۆچی من لە ژیان ماوم؟ بەمەش گەشتمە ئەم دەرئەنجامەی کە وشەکان توانای چارەسەری ڕۆحیان هەیە. دایکم پێی وتم ئەمە هەمووی تێ ئەپەڕێ. خۆی گەورە پلانێکی گەورەتری هەیە بۆ تو، نازانم چییە، بەڵام بە دڵنیاییەوە هەیەتی و لەناو ئەو هەموو گرژی و خەما بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان ئەم وشانە سیحراوی بوون. وای کرد بەردەوام بم. ڕۆژێکیان لە براکانم پرسی من ئەزانم دەستی شێواوم هەیە، بەڵام ماندوو بووم لە سێرکردنی دیوارە سپیەکانی نەخۆشخانە و لێبەرکردنی ئەم جلو بەرگە سپیانە. من بێزار بووم لەمە. ئەمەوێ ڕەنگی زۆرتر بخەمە ژیانم، ئەمەوێ هەنێک شت بکەم، هەنێ ڕەنگم بۆ بێنن، پارچە کوتاڵێکی بچووکم بۆ بێنن. من ئەمەوێ وێنە بکێشم. یەکەم وێنە کە کێشام لەسەر جێی مەرگم بوو. لەو شوێنەی کە یەکەم وێنەم لێ کێشا تەنها پارچەیەکی هونەری یاخود تەنها تامۆزرۆیی نەبوو، ئەمە ڕێچارەم بوو. دواتر لە نەخۆشخانە دەرچووم و گەڕامەوە ماڵەوە. کە گەڕامەوە درکم بەوە کرد پەستانی سەر برینەکانی پشتم زیاد بوون. لەسەر ئێسکەکانی ڕانم نەم ئەتوانی دابنیشم. بڕێکی زۆر هەوکردن و حەساسیە لە جەستەمدا هەبوو. پزیشکەکان ئەیانوت بە شێوەیەکی ڕاست لەسەر جێگەی نووستن ڕابکشێم. نەک بۆ 6 مانگ، نەک بۆ ساڵێک، بۆ 2 ساڵ لە جێگەدا ڕاکشا بووم. زیندان بووم، تەنها لە یەک ژوور و سێرکردنی ئەو دی و پەنجەرە، گوێگرتن لە چریکەی باڵندەکان و بیرکردن لەوەی کە لەوانەیە کات هەبێ بەیەکەوە دەرچی نەگەڵ خێزان و چێژ لە سروشت وەرگرین. ئەوە ئەو کاتەیە کە درکم پێکرد خەڵک چەند خۆشبەختن. بەڵێ ئەو کاتەی کە من درکم پێکرد. لەو ڕۆژەیدا ئەنیشتم ئازارەکەم لەگەڵ هەموو کەسێک بەشداری پێ ئەکرد، ئەوەی وایان لێ بکەم درک بەمە بکەن لە چ نیعمەتێکدان وا دانانن کە بەختیاوەریانە. ئەو ڕۆژە بڕیارمدا لەگەڵ ترسەکانم بجەنگم. ئێمە هەمومان ترسمان هەیە، ترس لە نەزانراو، ترسی لە دەستدانی خەڵک، ترسی لە دەستدانی تەندروستی، پارە. ئەمانەوەی لە کارەکانمان سەرکەوتوو بین، ئەمانەوەی بەناوبانگ بین، ئەمانەوەی پارەمان دەستکەوێ. هەموو کات ئەترسین. بۆیە یەک بە یەک هەموو ترسەکانم نووسی و بڕیارمدا کە بەسەریان زاڵ بم لە یەک کاتدا. ئەزانن گەورەترین ترسی من چی بوو؟ جیابوونەوە لە هاوسەرەکەم. هەوڵم ئەدا خۆم بەو کەسەوە ببەستمەوە کە چیتر منی نەئەویست، بەڵام وتم نەخێر، ئەبێ وای لێ بکەم کار بکە. بەڵام ئەو ڕۆژەی کە بڕیارمدا ئەمە تەنها ترسێکمە و خۆم ئازاد کرد بە ئازادکردنی، لە ڕووی دەروونەوە خۆم بەهێز کرد.
ئەو ڕۆژەی هەواڵی هاوسەرگیری ئەوم پێگەیشت نامەیەکم بۆی نووسی. وتم من زۆر دڵخۆشم بۆت و هیوای باشترینت بۆ ئەخوازم. ئەو ئەزانێ کە ئێستا بۆی ئەپاڕێمەوە. ژمارە 2 جارێکی تر ناتوانم ببمە دایک. ئەمەیان ڕووخێنەر بوو بۆم. بەڵام دواتر درکم پێکرد مناڵێکی زۆر هەن لە جیهان. هەموو ئەوەی ئەیانەوەی ڕەزامەندیە بۆیە تەنها گریان سوودی نییە. بڕۆ یەکێکیان هەڵگرەوە. ئەمەیە کە من کردم. خەڵک لەو بڕوایەدایە لەلایەن خەڵکی ترەوە نەخوازراون لەبەر ئەوەی ئێمە لە جیهانی تەواو نین، بێکەم و کوڕی نین. بۆیە بڕیارمدا لە شوێنی بنیاتنانی ڕێکخراوێکی ناحکومی بۆ هۆشیاری کەم ئەندامان کە دڵنیام هاوکاری کەس ناکە. دەستم کرد بەوەی زیاتر لە ناو خەڵک دەرکەوم. دەستم کرد بە وێنە کێشان. بڕیارمدا بەشداری بکەم لە ناشناڵ تیڤی پاکستان وەک پێشکەشکار و زۆر بەرنامەم پێشکەش کردووە. لە 3 ساڵی ڕابردوو بووم بە باڵیۆزی نیازپاکی نیشتیمانی بۆ ئافرەتانی وڵاتە یەکگرتووەکان پاکستان و ئێستا لەسەر مافی ئافرەتان و مناڵانە دوێم. ئێمە باس لە لەخۆگرتن یەکسانی لە نێوان ڕەگەز دەکەین کە پێویستە. هەموو کات کە ئەچمە ناو خەڵک زەردەخەنە ئەکەم. ئەمە هەموو کات زەردەخەنەیەکی گەورەیە لەسەر لێوم. هەروەها خەڵک پرسیارم لێ ئەکەن ماندوو نابی هەمیشە زەردەخەنە ئەەکەی؟ نهێنیەکە چییە؟ بەردەوام یەکشت ئەڵێم. من وەستام لە نیگەرانبوون لەبارەی ئەو شتانی کە لە دەستمدان، ئەو خەڵکی کە لە دەستمدان، ئەو شت و خەڵکانەی کە ئەبوو لەگەڵم بن، لەگەڵ من. هەروەها هەندێک کات دیارنەمانی کەسێک باشترت بوو ئەکا. دیار نەبوونیان سەربڵندیە بۆمان. هەموو کات نیعمەتێکی ڕازیکەرە. تەواوی ژیانت بژی. خۆت قبوڵ کە هەر وەک ئەوەی کە هەیت. میهرەبان بە لەگەڵ خۆت. میهرەبان بە لەگەڵ خۆت. دووبارەی ئەکەمەوە. میهرەبان بە لەگەڵ خۆت. تەنەها دواتر ئەتوانی میهرەبان بی لەگەڵ ئەوانی تر. خۆت خۆش بوێ و خۆشەویستیت بڵاو بکەرەوە. ژیان زەحمەت ئەبێ، ئاڵۆزی بوونی ئەبێ، تاقیکردنەوە ئەبێ، بەڵام ئەمە تەنها بەهێزترت ئەکا. کەواتە کاتێ تۆ خۆت قبوڵ ئەبێ بەم شێوەی کە هەیت، جیهان دانت پیا ئەنێ. ئەمە هەمووی لە ناخەوە دەست پێ ئەکات.